هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەروەردیگار لە قورئانە بەمنەت باسیەکە لە سوڕەی ئالی عیمڕانە لە ئاەتی 164 فەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين أفرمي سوين با الله بيقمان پروردگار منتي كردو بسر باورداران و إيمان دارانوا بأوي كنعمتك بو ناردون كنعمتي هاتني پیغمبري خوايا صلى الله عليه وسلم پیغمبرك إذ بعث فيهم رسولا من أنفسهم پیغمبرك پروردگار بو ناردون خەڵکەکە و دڵ و دەرونیان وە پەیامەکەیش زیندوو ئەکاتەوە چ جۆرە پێغەمبەرێکە من ئەنفوسیهم لە نەفسی خۆیانە لە جنسی خۆیانە وەکو خۆیان بەشەرە وەکو خۆیان ئینسانە ساردی و گەرمی و نەخۆشی و ناخۆشی و ئێشی سەر و ژگ ئێشە و منداڵ مردن و خێزان مردن و دایک و باوک مردن و دەردەسەری و دوورە وڵاتی و دەربەدەری و ئەوانە هەمووی ئەبینێ بۆ ئەوەی بزانێ بارودۆخی ژیان و مرۆڤەکان بەچ شێوازێکە بەم شێوازە مامەڵەیان لەگەڵکە ئەگەر پەروەردیگاری فریشتەیەکی بنار با خەڵکییان وت اینجا فریشتە ئەگەر لە شەقەی باڵ بدە مەشرق و مەغریب ئەگرێتەوە ئەوەی فریشتە پێیەکرێ ئێمە چۆن پێمان ئەکرێ بەڵام پەروەردیگار پێغەمبەرێکی لە خۆمان بۆمان نادۆ بۆ ئەوەی گلەیی نەکەین کاری چیان پێغەمبەرە یەکەم یەتلو عەلەیهم ئایاته پەروەردیگار ئەفەرمێ ئایەتەکانی پەروەردیگار بەسەر خەڵکی ئاخوێنێتەوە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هات هەموو ئاەتەکانی قورئانی خوێندەوە بەسەر ئێمەدا و مسلمانان و ئیمانداران لێیانی وەرگرت و هەروەها کاریان پێی کرد و هەروەها کردیان بە دەستور و بە قانونی ژیانیان و هەروەها ڕاشیان گەیاند و تا ئێستاشی لەگەڵدا بێ بەردەوام بە هەموو جیهانە بڵاو ئەبێتەوە دووهەم کاری پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەیوزەکیهم پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پاکیان ئەکاتەوە خاوێنیان ئەکاتەوە لە شیرکەوە لە کوفرەوە لە تاوانەوە لەو گوناهانەی کە بەنێو دڵ و دەرونیانەوە نووساوە ڕەسوول الله پاکیان ئەکاتەوە لە شیرک و کوفرەوە بۆ بەتەنها خواپەرستیەوە لە گومڕاییەوە بۆ هیدایەتەوە لە ڕەوشتە ناشرینەکانەوە بۆ ڕەوشتە جوانەکان لە زوڵم و ستەم بۆ دادپەروەریەوە لە کۆمەلگایەکی پڕ لە ناخۆشی و نەخۆشی و نائەماری و وێڵی و سەرگەردانی و بەرەو هەڵدێران چوون بۆ کۆمەلگایەکی سەربەست و نەجات و پڕ لە خۆشی و بەختەوەری ئینسانێکت بۆ دروست ئەکا چۆن بۆ خۆی پێی خۆشە ئاوا بۆ دەوروبەر و بۆ خەڵکی پێی خۆشە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هات لە شوێنێکی وا هات ئەزیزەکانی خۆم کە سەیرەکەی شرک و بتپەرستی لەو پەڕی زۆریدا بوو ئینسان ئەگەر بچێتە نێو باغێکی پڕ لە گوڵ و گوڵزار و دار و بار هیچ سەیر نییە گوڵێکی جوان ببینێ دارێکی جوان ببینێ بۆ چونکە باغێکە و گوڵستانێکە بەڵام ئەگەر لە بیابانێکا دارێکی جوان و بەروبووم سەوز ببینێ یاخود گوڵێکی جوان ببینێت جێگای سەرسوڕهێنەر و تەعەجوبە دەی ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام لە شوێنێکا پێیا بوو لە بیابانێکا پێیا بوو لە بوقعەیەکا پێیا بوو کە سەیرەکەی لەو پەڕی دواکەوتوویدا بوو ڕەسوول الله صلی الله علیه وسلم چۆن ئینسانێکی دروست کردوانیان ئیسلام بە شەرق و بەغەرب بگێنن تەواوی شوێنەکان فەتحکەن و ئازادیکەن و هەروەها وەیعەللیمهم الکتاب والحکمە و هەروەها فێری قورئانیان ئەکا فێری کەلامی ڕەب العالەمینیان ئەکا و هەروەها فێری سونەتیان ئەکا حکمە زۆربەی مفەسرینە فەرمە بەستی پێ سونەتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە سونەتی خۆی تەواوی ئادابەکانی دین و دنیایان فێر ئەکا تەواوی ئادابەکانی دینداری و ژیانیان فێر ئەکا وەڵڵاهی ئەزیزانی خۆم کتێبێک هەیە بە ناوی شەمائیل النەبی ئیمامی ترمیذیە ئێستا کراوەتە کوردی بە شەرحەوە من لەو هەفتەیەدا هەمووم خوێندەوە وەڵڵاهی هەر کەسێ لە ئێمە ئەم کتێبە بخوێنێتەوە وا ئەزانێت تازە پێغەمبەری خوای ناسیوە صلی الله علیه وسلم سبحان الله چ زاتێک بۆ چ پێغەمبەرێک بووە یەک چرکە ساتی ژیانی ئەم سەروەرە نییە بزرگ بێ یەک چرکە ساتی نییە کەوا نادیار بێ هیچ نەماوە لە سونەتی لە ئاکاری لە ڕەفتاری لە دینداری لە شەو و لە ڕۆژی بۆ ئێمە ڕوون نەکردبێتەوە وەڵڵاهی پێغەمبەرێکە پێشەوایەکە هەر کەسێ بەدوای بکەوێ هەر کەسێ شوێن پێی هەڵبگرێ ئینسانێکی کارامە و بێوێنە و بێ هاوتای لەسەر زەوی لێ دەرەچێت مرۆڤێکە ئینسانێکە لە هەموو بارودۆخێکە لە هەموو حاڵ و باڵێکە ئەگەر بە ڕوخسار و بە ماڵ و بە گوزەرانیش لە
جەوێکی خراپە بژێ بەڵام دڵێکی هێوا ئەزانێت لە بەهەشتا ژیان بەسەر ئەبا کاتێ ئینسان ژیان و ژیان نامۆسی ڕە و سونەتی ئەخوێنێتەوە لەگەڵ ئەم پێغەمبەرە تێکەڵاو ئەبێ ئەزانێ ئەمە سەروەرێک بووە ئەو دڵی جارێکی تر ژیان و زیندوەتی بۆ ئەگەڕێتەوە عەزیزمانە فەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە عرباضی کوڕی ساریە لێ گەڕێتەوە عەزیزمان فەرموویەتی قد تركتكم على البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها بعدي إلا هالك رواه أحمد وقال شعيب الأرناؤوط حديث صحيح بطرقه وشواهده ورواه ابن ماجه عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم بيقمان بحقيقة أمتكم راست من مردوم راست من نماوم بلام ايوم جيهشتوا ايوم جيهشتوا لسر منهجك لسر بروغرامك لسر دينك لسر سنتك ئەوەن دەست پێی و ڕوون و ڕەوان و ئاشکرا و دیارە سبحان الله فەرمێ شەوە تاریکە کەیشی شەوە زەنگە کەیشی وەکو ڕۆژەکە ڕوون و ڕەوان و دیار و ئاشکرایە دینێکی ئەوەندە ڕوون و ڕەوانە شەوە کەیشی وەکو ڕۆژەکەی ڕوون و ڕەوان و دیارە ئەفەرمێ هەر کەسێ لە دوای من لەو دینە لەو سونەتە لەو منهەجەیە لا بدا ئەفەرمێ ئیلا گومڕا ئەبێ ئیلا سەر لێ شێواو ئەبێ إلا دوشاري هەڵدێران و وێڵی و سەرگەردانی ئەبێ هەر کەسێ لەو سونەتە و لەو ڕێبازەی ملادا تخوای حەیف نییە عیب نییە ئێمە ئەو سەروەرە نەناسین ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرە بین صلی الله عليه وسلم نەیناسین دەیکە هات پەروەردیگار ئەفەرمێ وئین کانوا من قبل لفی ضلال مبین ئەفەرمێ بەر لە هاتنی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم مرۆڤایەتی و خەڵکی لە گومڕاییەک و لەسەر لێشێواویەک و لە وێڵیەک و لە سەرگەردانیەکی زۆر ڕوون و ڕەوان و ئاشکرادا بوون خەڵکی گومڕا بوو خەڵکی وێڵ بوو خەڵکی لە جەهالەت و نەزانی و نەفامیە ئەژی خەڵکی لە جیاتی عیبادەت بۆ ئەڵڵا کەن عیبادەتیان بۆ بت و سەنەم و بۆ شەخص ئەکرد خەڵکی لە جیاتی ئەوەی دادپەروەری بسەپێنن کەسێ ئەگەر دەست هەڵاتیە و بەڵکو و زوڵم و ستەمیە کرد خەڵکانێک ئەچەوسانەوە خەڵکانێک ئەکران بە کۆیلە زینا و داوێن پیسی لەو پەڕی زۆریدا بوو سفوری و بەڕەڵایی و بەدڕەوشی لەو پەڕی زۆریدا بوو مادە هۆشبەرەکان و مەشروب خۆری لەو پەڕی زۆریدا بوو دواکەوتویی و متەخەلیفی لەو پەڕی زۆریدا بوو بێقیمەترین و بێنرخترین کەسێک لە نێو کۆمەلگایە ئافرەت بوو ئافرەت بێقیمەت بوو بێنرخ بوو چەوساوە بوو زیندە بە چاڵ ئەکرا